استراتيجية العراق راح يحكمها أبنائه. ستراتیژیەتی عێراق بەندە بە ڕۆڵەکانی دەنگی دەنگدەر بڕیار دەدات کە عێراق بە چ ئاراستەیەکدا بڕوات. هیواخوازین بە ئاراستەیەکی ڕازدا بڕوات بۆ ئەوەی دەستکەوتەکانمان بپارێزین و بەردەوام بین و دوور بکەوینەوە لەو هەنگاوانەی هۆکارن بۆ دواکەوتن. ئەمەش هاوڵاتیان لە هەڵبژاردننی داهاتوو بڕیاری لێ دەدەن. بەپێی هەموو ئاماژەکان هەڵبژاردن لە دەیدا لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت و تەنانەت داوا لەوانە دەکەم کە دژی پرۆسەکان بەشدار بن بۆ ئەوەی هاوسەنگی هێز بگۆڕن و من گەشببینم. طبعا داعش كوجود على الأرض انتهى بس تدري كوجود إرهابي. داعش لەسەر زەوی کۆتایی هاتووە بەڵام فکری توندڕەوی تیرۆر هێشتا ماوە و مەترسی ڕاستەقینە هەیە جا لە داعشەوە بێت یاخود ئەو گروپانەی تر کە ڕەنگە دروست ببن. لە دیدارەکە هۆشداریمدا کە ناوچەکە لە بەردەم ململانەی مەترسیداردایە و وەک ناسەقامگیری گرنگترین شت ئەوەیە پشت بە هێزەکانی خۆمان ببەسین. من ڕێگر نیم لە سوود وەرگتن لە وڵاتانی تر و کڕینی چەکمان لە وڵاتانی ترەوەیە، بەڵام پێویستە پشت بە خۆمان ببەستین بۆ پاراستنی ئەمنیەت. بۆ دوای هەڵبژاردنیش چاوەڕێی هاوپەیمانی نوێن و هێشتا هیچ دیار نییە.